5 ڕۆژە بەشێک لە فەرمانبەرانی ژمارەیەک فەرمانگە و بەڕێوەبەرایەتی حکومی لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و هەردوو ئیدارەی سەربەخۆی گەرمیان و ڕاپەڕین دژی پێنەدانی موچەکانیان بایکۆتیان لە پیشەکانیان ڕاگەیاندووە. موچەخۆران دەڵێن ناکرێت مانگانە چاوەڕوانی وەفد و شاندی نێردراوی حکومەتی هەرێم بن بۆ چوونە بەغداد کاخۆ حکومەتی ناوەند ڕازی دەکەن بە ناردنی شایستەدارایەکانی هەرێم یاخود نا. بەداخەوە یان ئێساوە لە هەرێمی کوردستانە گوزارێ بە تایبەتی لە ڕووی بابەتی داراییەوە لە ڕووی موچەخۆرانەوە کە توێژێکی بەرفراوانی کۆمەڵگەی هەرێمی کوردستانن. ئەوەمان پێ دەڵێت کە لە ڕاستیدا سێکتەرەکانی وڵات بەرەو پەکەوتنە ڕاستکەوە بیرمان نەچێت چەند ڕۆژێکە بایکۆت لە چەندین سنوور لە هەرێمی کوردستانە دەستی پێکردووەوە. لە ڕاستیدا ئەگەر گوزارێک بەناو سۆشیال میدیا بکەین ئەزانین خەڵک چەند ڕازیە لەم دەسەڵاتاوە لە بەڕێوە چوون و ئیدارەدانی خەڵک. بەشێکی دی لە موچەخۆران دەڵێن دابەشنەکردنی موچەکانیان تەواو بڕستی لێ بڕیون و ناکرێت لەژێر هیچ پاسایەکدا مانگانە دابەشکردنی موچەکانیان دوا بکەوێت و فەرمانبەرانیش داوام بکەن. دوێنێ موچە هاتووە لە بەغاوە ئەمڕۆ ڕوونکردنەوەی چی ئەی بە خەڵک ئەڵێ کەم هاتووە کەمەکە دابەشکە لەگەڵ دەهاتی ناوخۆیە یەکی خەو موچە بە بۆ خەڵکە دوو مانگە خەڵک موچەی پارەی پێنیە یعنی خەڵک ناکرێ یاری بە مەزاج و مەشاعری خەڵک بکرێت ناکرە وەزارەت ئەیکات سەرۆکی حکوومەت ئەیکات ئەنجومەنی وەزیران ئەیکات خەڵک هەچی بکات ناڕەزایی دەربڕێ بچێتە سەر شەقام بایکۆتی داوام بکات مافێکی سادەی خۆیەتی پێویستە ئەگەر حکوومەت هەبێت من هەست ناکەم حکوومەتێکەیە خەمی خەڵکێتی ببوورنەوە قسەیەژەکەم من هەست دەکەم ئەم حکوومەتە بە ناشەفافی دروست بووەوە هەرواش ئەڕوات. چەند ڕۆژێکە بەشێک لە فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتیەکانی ئاو و کشتتوکاڵ و کارەبا و تەندروستی و شارەوانیەکان لە سنووری پارێزگای سلێمانی بایکۆتی داوامیان کردووە و سەرباری ئەنجامدانی گربوونەوەی ناڕەزایەتی شوێنی کارەکانیان جێهێشتووە و مەرجی گەڕانەوەی سەرکارەکانیان بەستۆتەوە بە پێدانی موچەکانیان. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.